گەنجێک بە مادەی دووی خراپ بەکارهێنانی مۆبایل دەستگیر دەکرێت و بۆ ماوەی 10 ڕۆژ لە زیندان دەبێت. دوای فشارێکی زۆر ئازاد دەکرێت، بەڵام تەنها بۆ ماوەی 25 کاتژمێر. دووبارە جارێکی تر لە باوەشی دایکیدا هەروەک خۆی دەڵێت دەفرێنرێت. دەیانەوێت ژەهر خواردە بکەن، دەیانەوێت تیرۆرم بکەن. متمانەت بە دادگاکان هەیە؟ نەخێر، من بە هیچ شێوەیەک متمانم بە دادگاکان نییە، لەبەرەوەی دادگاکان لەژێر فەرمانی حیزب بڕێوە دەچێت و مدعیەکانی من بنەماڵەی بارزانین و دادگا ناتوانێت لە بێ ئەمری وام بکات و ناتوانێت بێلایەن بێت. ئەخر بەجددی بەڵگەت هەیە بۆ ئەو شتانە؟ بەڵگەت بۆ چیە لەسەر ئەمە؟ ئەگەر ناڵی قسە کاریگەری نییە، بۆ دەترسێ لە قسە بۆڵ دەکوتێ سەر ماڵی من. بیری دایکت ناکەیت؟ ئەم مقابلەیە بڕۆن لەبەر دەرگا گولێک لێ بدەن و دەزڕێژی گولەم لێ بکەن تیۆرم بکەم. چەندین ڕۆژنامەنووسی ئازاد هەیە لە هەولێر و لە دوهۆک و لە مەنتیقەکانی تر، بۆ بەتەنیا هێمن مامە. من لە هەولێر دەیانجار پێم گوتراوە چی دەکەی بیکە لەسەر کامە مەسئولی پارتی دەنووسی بینووسە، بەس تەنها لەسەر بنەماڵەی بارزانی منووسە چی دەوێت شوقە خانی چی دەوێت بۆتی دەکەین لە کوردستان تا ئەو کاتە تۆ ئازادی کە دەست نەبێت بۆ دۆسی هەستیاریەکان بۆ بنەماڵەکان. ڕۆژنامە نووسانی تر نایبن یان دەست نابنە ئەو برینانێکی باش. شوار مەلەفی کوونکردنی بۆ ڕێنەوتم لە هەولێرە ئاشکرا کرد، دەیان دۆسی گەندەڵێن لە هەولێرە ئاشکرا کرد. چی دەڵێی لەسەر ئازادی ڕادەپەڕین و دەنگی ئازاد؟ حیزبی کوردی وەکو یەکە مەسعود بارزانی کە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بۆ پێشەوە بێسەرچوو حکومەت داوێکی عەسکەریە و تۆمەتبارە بە بکوژی سەدەت عوسمان. کاکێ من خۆت سەر بەکوێیت؟ بەڵام لێ تا دووە هەناسا لەسەر ڕێبازەکەی تۆ بەردەوام دەبم، تۆ باشین قوتابخانەی بۆ من و من پیاوی کەس نیم، تەنها پیاوی تۆم و تەنها سەر بە تۆ. ئەمڕۆ هێمن مامەند وەڵامەیە.